پاشنیوەڕۆ خەبەریان دامێ کە لەلایەن دەشتی پۆلیسی دەشتی هەولێر کە گوایە برایەکەی من کوژرایە و خەبەرەکەشان لە ڕێگای دوو نەفەری مەدەنی بە ماتۆڕی هاتن لە دەرکەیاندا کە برایەکەی مە کوژرایە ئەمش دەست بەجێ چوومە مەرکەزی دەشتی هەولێر لەوێن دەرێ گوتم مەسەلە چێ چ بووە گوتی ئەو شەو برایەکەت لەگە کەسەکی دیکە دیارە کەسەکەی دیکە سایق بۆ نازانم چێیە لە مەفرەزەیاندایە مەفرەزەی مشتەڕەکە زابتی مەرکەزی بە لەفزی خۆی گوتی دژە تیرۆر برایەکەی توی کوشتیە پاشان کە وەرەقەی دامێت چون جەنازەکەی وەرەگرمەوە لە توب عەدلی دەبینم تەشریع کرایە هەموو شتێک خلاص بووە جەنازەی برایەکەی من لەناو خێمەچی لەو لای دانرایە ئیدی گوتی کامێرەی تێمەگەینن هەم مدیری مەرکەزیش بە منی گوت کامێرەی تێمەگەینن شێخ وەیسی بارزانی بەخۆی لە سەخەتە و هەم لە توب عەدلیش بە منیان گوت کامێرەی تێمەگەینن لۆ خۆتان خراپە ئیدی ئەمە جەنازەکەمان وەرگردو چوین ناشتمان و بەڵام من تەسووری جەنازەکەم بە بەڵگە کرد کە ئەو کوڕە حەفت گولەی پێکەتیە و بێژگە لە گولەکان برینەکی قۆلی هەیە کە پێدەچیتن بە عەربەی لێی درابی 18 تەقەڵە دوورایتەوە ئیدی تەقریر طوبیەکان نەدایتەوە مە تەبعاً دایتیانەوە مەرکەزی و زابتی مەرکەزی ئەوێ ڕۆژێ بە من دەرێتن برایەکەی تو بە دەمانچەی کوژرایە و گولەکانیش جێی دیارە کە لە سەری درایە لە پێش شڕا لێی درایە ئەگەر ئەو کوڕە لە مەفرەزەی دابی دەبی لە پشتڕا لێ بدرێ بەڵام ئەو کوڕە لە پێشڕا لێ درایە هەموو گولەکان بە پێشی کەتێ هیچی بە پشتی نەکەتیە ئەوە یەک دووەم پاشی 15 سەعاتی خەبەری دەدەنەمە پاشی 15 سەعاتی خەبەریان دایتەمە کە کوڕنگۆ کوژرایە بە ڕێگەی مەدەنی یعنی نەک بە ڕێگەی ڕسمی بێن لە دەرکەی بدەن ئەوە کوڕنگ و عار مەسەلەوە بووە ئەوە دوو سێەم کوڕیمە نە سایق بووە کوڕیمە 15 ساڵە هەتا ئێستا تەمەنی 18 ساڵی تاوانەکە 15 ساڵە نە سارەی هەیە نە پارەچی وای هەیە